باش کاک ڕەهبەر سوپاس دەکەم. کاک ڕەهبەر من ناوم قادر نادرا ڕۆژم ئێستا لە ئەوەیەک بوو کۆنگرێکی ڕۆژنامەگەری لەسەر بەڕێزت کە بەبێ ئەوە یەک ڕۆژ چوو بێ دادگا و بەراعەت دەرچووی. بەخوای ڕاز نییە کاک قادرجان. ئەی چۆن یان ئێستا تیرۆری مامۆستا شەهید مامۆستا هێمن چێ تاوانبارە ئەتویان تاوانبار دەکەن؟ وەڵا من نیمە تەنیا کاک قادرجان، ئەزانم مەجموعەیەکن بەڵام چار پێنج کەسین من بۆ خۆم چوومە دادگای و شایەدم هەبوو، هاتە شایەدی وانیش دەڵێت چی پێ نەبووە، شایەدی ئەوانیش دەڵێت چی پێ نەبەکە. ئەبەس کاک ڕەهبەر برا 5 ساڵە تو ئەمر قەبزی تێ 9 ساڵە وەڵا وانیا چەند ڕۆژ یعنی ئەمر قەبزت هەبوو بە کەیف خۆش تات چۆت دەکرد وایە نا؟ وەڵای کاک ئەمن ئەمری قەبزەکە داهاتە مەکتەب سیاسی بە مەکتەب سیاسی دەبڕۆ من حازرم هەموو دەبێ بچم هەموو ئەوراق پشتم هەیە. بەڵێ بەس بۆ نەدەچوو یعنی خۆت و کابرایەکی قانونی شارەزای کەسێک ئەمر قەبزی هەبی دەچم بەراعەتی خۆم دەدەم، یعنی من پێم ئەوەیە چێتی نمونەیەکی باشتر لە پارتی پیشان نادات وایە نا؟ وەڵای بۆ خۆم چوم کەی چووی؟ پێم کرا تۆمەت باکرا 3 مانگ پێستا. ئەبەس کاک ڕەهبەر 3 مانگ 9 ساڵ ئەو کەیسە لە 2017 27 ساڵ ببوورە 7 ساڵ لەمەوبەرە ئێوە نەتانتوانی دوو کەسێک شەهید بووە کاک ڕەهبەر تو باش دەزانی دەیان کەس بریندار بووە هەندێکان دیکابوونە چێ مزنیبە چێ تاوانبار دەرچوو یعنی ڕاستە لە ژێر دەسەڵاتی یەکێتی مەجالەشی باشی دیموکراتیە خەڵک هەموو جار خۆ پیشاندانی کردیانی کەس ناتوانین و کۆڵی لە واقع بکە بەڵام ئەو هەموو خەڵکە شەهید دەکرێ بەس پێم بڵێ چێ گیرایە لەم خەڵک لەسەر بچووکترین لەسەر بقنینە غازێک لەسەر مریشک بردناک لەسەر پاکەتەکی لە ژۆرەیە خوێنی خەڵک وا بچووکە کاک ڕەهبەر؟ ناوەڵا خوێنی خەڵک کاک من یەک لەوانەمە زۆر تۆمات بار دەکرێن بە کۆیاتی خۆیاتی ئەمن چۆن تەقا لە کوڕێکی مامۆستاوت لە یا ئەمر دەکەم لە ئەوە چی بکەیتەوە لە کوڕێکی نازداری وەکو مامۆستا هێرش بکرێت بەڕاستی من متاسیر بووم بەڵام چونکە مەسئول ماڵبەندم مەسئولی سیاسی بووم منیان تاوانبار کرد ئەوان کە سوکاریشی دەزانن و ئەوەشی دەزانن کە من نیم ئەوەشتی واز ناکەم. ئەبەس کاک ڕەهبەر بەڵام ئەوەی بۆ مەحکەمەکەش بۆ دادگاکەش ئێمە بە مەکتەب سیاسی چی مەکتەب سیاسی توێ مەحکەمەیان داوەتەوە هەموو دەم ئەمن ئامادە بم چاوەڕێی مەکتەب سیاسیم دەکرد کە من حازرم هیچم بە خۆم شک نایە دوایە من مەسئولی عەسکەری نەبوو جودانی قووەت ئەگەر بزانی بەدەست مەسئول ماڵبەند و مەسئولی سیاسی نییە هەم ئاسایش هەم پۆلیس هەم پێشمەرگە. ئەی چێ بڕیاری تەقەیدایە؟ وەڵڵاهی هەردوو لا تەقە کراوە هەردوو لا تەقە نا کاک ڕەهبەر ئەماموو دەزانین ئەوان هێرش بڕۆ مەڵبەند بزانە بینایی مەڵبەند چەند لێ پێکەوتووە چەچیان پێ بۆ بە بەڵگەوە قسە دەکەم. کاک ڕەهبەر ئێوە بڕیاردەر بوون یعنی لە هەموو ئەوکان کە خاڵک تۆ لەوێن دەرنەبوویە و ڕۆژی کاک ڕەهبەر؟ ئەی بە تەلەفۆنیش پەیوەندیت پێ نەکرایە بڵێن چ بکرێ ئەی بۆ تویان تۆمەتبار کرد یعنی دوژمنکاریە بەس لە ڕووی ئەخلاقیشەوە کاک ڕەهبەر لە ڕووی ئەخلاقیشەوە کاکە لە شارەکەی تو وایە نا یعنی ئەتۆ کەسێکی باگراوندێکی کۆنی پێشمەرگایەتی و چەپ کۆمەڵەت هەیە وەنیا باشە ینی خەڵکێک شەهید دەکرێن گۆ لەو شاخە کۆمەڵێک دروشمتان دەگوت ئێستا بە خۆتان تەقە لە خەڵک دەکەن کە ئەمن لە 82 بڕواکە لە کوڕایی 1 جار و 2 جار نییە 10 جار تەقەتان کردیە بە ئێوە بە پارتی هەموو زۆربەی خەڵک شایدن 100,000 شایدن بۆ دەینم نمانیش تەقە بکرێتن ئێستا لە کۆیە تەقە کرایان نا کاک ڕەهبەر چۆن تەقە نەکراوە هەردوو لا تەقە کراوە لە هەموو دەڤەری سەوز هەموو دەڤەری سەوز شەهید دراوە وانیا یعنی بە گولە وەڵامی خەڵک دراوەتەوە هەر لە خۆپیشاندانی ئەوە
2011 عەفدەی شوبات ڕاستە پارتی بەشێکی شەهید کرد بەس بەشی زۆریش یەکێتی شەهید کرد وایانە یعنی لە کاتێکە لە 82 بە خۆت باش دەزانی بەعز ئەوەندەی شەهید نەکرد هەست پێ ناکە یەکێتی یعنی زۆر لە هەندێک قۆناغدا لە بەعسیشی تێپەڕاندووە لەو بوارەدا یعنی خوێندکارانی یەکێتی بیرتەوە دەمی یەکێتی خوێندکارانی یەکێتی کۆمەڵە ئەوە خوێندکارانی یەکێتی کۆمەڵە خوێندکاران بچ بوو سەرپەرشتی خۆپیشاندانەکانیان دەکرد لەگەڵ حیزبەکانی تر چەند شەهید درا کاک ڕەهبەر بەس شەهید دراوە لە خۆپیشاندانەکە لە 82 لە ڕاپەڕین تەمانەوەی شەهید دراوە لە قەڵازێ 2 شەهید درا منیش لە بیرمە لە هەولێر 1 شەهید نەدرا لە سلێمانیش لە هەولێر 1 شەهید درا سلاح زۆر بەڵام بەڵێ بەس کاک ڕەهبەر لەژێر دەسەڵاتینگۆ بە 3 قات و 4 قات زیاتر دراوە بۆ یەکێتی داوای لێبوردن ناکاتن لە بەرامبەر ئەو هەموو تەقەکردنەی کە لەو چەند بەڵێ ئەوە لە ئاستی مەکتەب سیاسی و لە ئاستی ئەوەیە دەبێت داوای لێبوردن بکرێەوە گوناحش دەگاتێ بڵێ یەکێتی لە بەعسی تێپەڕاندووە بەفعل کاک ڕەهبەر ئەمنوتوینە لەو کۆیە کە خۆپیشاندان کرا چەند کەس شەهید بووە کە لە دژی بەعس لەو هەولێرەی کە کۆی بەشەکە لە هەولێر ئەوەی من بزانم 2 کەس شەهید بووە ئەوەی لە ڕاپەڕینی 82 باشە 2 ئافرەت بوون بەڵێ باشە من لە هەولێر نایەتەوە سلاح زەوهەر شەهید بوو 1 شەهید دراوە ئەوەی دێتەوە بیرم دەیان 6-7 جاریش خۆپیشاندان کرا بەعز دەیگرت و بەری دەدا وایان نا بۆ یعنی من قەزم لێرەدا ڕاستە ئەنگۆ مەجالی زیاتری دیموکراتیتانەیە خەڵک خۆپیشاندان دەکات ئەو کەس ناتوانێت دووبارەی دەکەمەوە بەڵام ئێوەش بە گولە وەڵامی خەڵکتان دایتەوە والله بە ئەمر نەبووە بڕوا بکە چۆن بە ئەمر نەبووە ئەی چێتان عقوبەت کاک ڕەهبەر یەکەوە بە ئاگاداریان دەکردی لەوە شتێک بە ئەمر نەبووە و هیچ دەقاق ئەی کاک ڕەهبەر ئەمر نەبووە ئەی ئەوانەی کوێ دەڵێم نازانم ئەوەی سلیمانی و ئەوان دیکە واگا لێ نییە باشە کاک ڕەهبەر یعنی ئەمە تو سەرکردایەتی یەکێتی وەنیا ئێستا نەخێر ئەها مەسئول مەڵبەندی ئەوش بەشەکە لە بەڵێ ڕاستە کاک ڕەهبەر هەر کەسە لە هەر ئەمە دەزانین لە چەپ وا بوو هەر کەسە لە نوێنەری هەر حیزبێک بی قائیدی ئەو نوێنەری برێم بەرپرس بوو ئیتر تەمسیلی ئەو حیزبە دەکا ئەگەر تو ئەوە بزانی ئەمرکردن بە هیچ پێشمەرگە و بە ئاسایش و بە پۆلیس مەزعی خۆیانێ ئەوان دەتوانن بڕیار بدەن بە قسەی مەسئولی سیاسی یەکێتی ناکەن برای من باشە چۆنەوە حکوومەتە لایەکی هەمومان منتەهین لەوەی کاک ڕەهبەر یەکێتی لە دەڤەری خۆی لە بواری عەسکەری ئەو بڕیار دەرا یعنی ئەوامر لە کۆیە ئەوەندەی لە مەکتەب سیاسی وەردەگیرێ بڕوا بکە لە مەسرور بارزانی وەرناگیرێ ئەمە منتەهین لەو لایەکە شەماشتە ئەو واقعە کاک ڕەهبەر ئەوانەی ئەو تەمەڕودیان کردی ئەوانەیە گولیان کردیە کاکە مەرکەزی نەبوو یەکێتی ئەمری پێ نەکردینە چەندتان گرتن چەند جیرا لە ڕێگە خەڵک گیراوە بە ڕێگای سکاڵا و مەحکەمە گیراوە ڕاستە خەڵک گیراوە و محکەمە کراوە بەردراوە چێ جیران ئیفاد دەچانێت لەسەر سووتان و مستەرە قایم قامەتی کۆیان سووتاندووە ئەرشیفی 300 ساڵی تێدا بووە شتێکی خراپ بووە ئەم لەگەڵتدام شتێکی خراپ تێدا بە سووتێنراوە وای بەداخەوە شتێکی گەلە خراپە یاددارین خۆپیشاندەر قەت پەنا لە بۆ سووتاندن و ئیستیفادەی هەیە ئەو کاتەی بچی بینایەکی سووتێن شتی وا سووتێنرا دائیری وا سووتێنرا کە بەڕاستی ئێمە لە ڕاپەڕین هاتینەوە بەڕاستی لە ڕاپەڕین هاتینەوە بانک ملیۆنێک بنیارەخی تا و دەستکاریمان نەکرد تەزنید کە خەڵک ڕەتی لە سەربازی و لە خدمەی عەسکەری دەبەوە دەستکاریمان نەکرد بەڕاستی نم هەتا ما ئەو کاتی کوێ ناحێ بوو ماری بدی ناحێی نەمان هێش کەچکەچایەکی فوتێ ئەوە بە سوودفە لە کۆی وا بووە کاک ڕەهبەر لە کۆی وا وەگەرنا تابلۆکەوا نەبوو بەداخەوە کاک ڕەهبەر ئێستا شتێکەیە ئەو تۆمەتە تیرۆری شەهید مامۆستا هەیمەن لە ملی ئێوەدایە وەکو شەخسی وەکو یەکێتی ئەو دادگایی کرایە
قەناعەت بە خەڵک ناکا کاک ڕەهبەر هەموومان دەزانین و خوێنی مامۆستا چێ بڕیاری تەقەیدا ئەگەر ئەو شەهید بووە مامۆستا هێر شەهید بووە ئەمە زیاتر متەئەسیر بووین و داواشم کرد من ئامادەم بچ بە سەقا برام بچ بە تازیەکەی بە شایەدیش کاک عەباس فەتا ئەندام پەرلەمان بوو ئەوسا ئێستا ئەندامی سەرکردایەتی بوت من ئامادەم بچمە کنیان و دووەمیش کاک قادر پێم خۆشەوە پرسیارە بکەی ئەو ڕاستی ڕوون بێتەوە لە کۆیە ئیمام خەتیب مامۆستا مەلا جەمالە بەڵێ جوابم بە ماڵێ مامۆستا شەهید مامۆستا هێرشی برد وتم پێویست ناکە ئەگەر دەزانن ئەمنم سوێندێ بخۆن ئەمن بەڵگەی بینن ئەمن ئامادەم بەڵگەی چ بینن دێم بەردەبێ بابم کوژن کاک ڕەهبەر بەڵگەی چ بینن بەڵگەی چ بینن ئێوە مەسئوولین کە ئەمن دەستم تێدا بووە کە ئەمن چەکم پێ بوویان ئەمن شتێکم کردبی بەس لە ڕووی ئەو هجومی سە مەڵبەند کرایەت و مەسئول مەڵبەندی ئەوان گەنجەشیان لێ ڕۆیە کاک ڕەهبەر لەبەردەی مەڵبەند شەهید نەبووە لە پێچەکەی ئەو لای شەهید بوو بە قەوسیش بوو لە ناگاتێ من لە وردەکاریە نازانم بەس گوتیان لە هجوم لۆ نزیک مەڵبەند شەهید بووە ئەمن کاکە سەد شایەدیش زیاتر دەیمەم هەرچێکی خۆت مەحکەمەم کە بزانم ئەگەر تاوانم هەبوو ئامادە بەس کاک ڕەهبەر چۆن دڵم دێ کوچووە نازدار شەهید بکەم یاخود دەستم تێدا بێن لە سەڵات نوێی بڕیار بکەم چۆن دڵم دێ نەنە من منتەهیمە تو بە ئەمری تو نەگوترایە بڕۆ لەو مامۆستایی بدا من دڵنیام بەڵام کە بڕیار دەرچووە تەقە بکرێ ماڵێکی بەدین ماڵێکی باشن ئەگەر بەڵگەیان لەسرم هەیە وەڵڵاهی هیچ پێویست ناکە مەحکەمە با بێن بمکوژن بێن بەردەمیان کاک ڕەهبەر زانین چۆن دڵم دێ تەقە لە کۆچی نازداری کۆیی بکەم کاک ڕەهبەر تەقە کرا دێ بختان هەیە نازانین چ بکەی کاکە دێ بختان پێدا دەکەم نازانین بەس کاک ڕەهبەر تەقە لە مەڵبەند کرایە لە بۆ خوڕیوان شەهید بووە لە ڕووی قانونی و ئەخلاقی ئەتوو بەرپرسی ئەتوو دەگرتەوە ئەتوو جێگرەکەی و بەر ئەوانە وێندەر و کەستان تەسلیم نەکرد ببوورە کەس تەسلیم نەکرا لە پای خینی ئەوانەش ئینسانەشان لێ ڕۆیە وەنیا چێ تەسلیم کرا تا کفتایی دڵی وانی ژۆ بێ بڵێ کاکە قانونەکەیە ئەوە تاوانبارە تەقەی لە ئێمە کرا کەس تەسلیم ناکرێ ئەو تەقەی پێنە مامۆستایەکی مەحەد بووە ئەو گولەی ئەوەی پێ نەبە چەکی پێ نەبە قوڕ بەسەرە شەهید بۆ کرد وای خۆ ڤیدیۆکەی دیارە ڕاوەستایە بەڵام خۆ من ناڵێم ئەوەی بووە بەڵام کە ئینسان تەقە کرا لە هەردوولایەوە گولەی وێڵ دەبێ و ئەی بۆ بەرپرسەکی ئەمنین نەدەکوژرا یعنی لەو هەموو خۆ پیشاندانانە تو کە دەڵێن ئەوانیش تەقەیان کردێ لۆ کەسێک بریندار نەبووە کاکەوە قادر بە خۆم لە ماڵبەند بووم چەند شایەدیشم هەیە چەندی ئاساری گولە بە ماڵبەندەوە بوو قەی ناکە نا کاک ڕەهبەر ئەمە لە 92 خۆ پیشاندانێکمان دژی بەرەی کوردستانی کرد تازە حکومەتی هەرێم دروست بوو دوو ئافرەت و ژنێک مناڵێک شەهید بوون پارتیوێ جدی ئەو کات پێکەوە بوون وتیان دوو ئاسایشمان شەهید بووە لە باندێ ئێمە تەقەمان کردیە بەس تا ئێستا کەس نەیزانی چێ شەهید بن نوقتەکەی من لێرەدایە بەردەوام دەڵێن ئەوان چەچیان پێ بووە تەقەیان کردیە ئەرێ بۆ لە 2011ەوە کەسێکمان نەدیت برێ ئەو ئاسایشە ئەو پێشمەرگەیە ئەو شورتەیە شەهید بوو بە گولەی خۆ پیشاندەر بۆ بەس خەڵکی خۆ پیشاندەر شەهید دەبێ کاکە ڕەهبەر وە بە گولە بەسەر چیان دەکەوێتن بۆ خۆت دەزانی یانە من دەزا هەموومان ئەسکرد خەڵک شەهید نەبووە لە پۆلیس و پێشمەرگە و لە ئاسایش لە مەگولەی خۆ پیشاندەران وێن گولەکان چونکە تێکەڵاو بوو یعنی وا هەبووە پێشمەرگە بووە لەگەڵ خۆ پیشاندەران بووە پۆلیس بە لەگەڵ خۆ پیشاندەران بووە نەنا من قەزم لەوەیە ئەنی ئەگەر پێش دەبینی لە 1000 خۆ پیشاندەری یەک دەمانچەیان پێ بووە کلاشگۆڤێکی پێ بووە ئەوەمانایەوە نییە خۆ پیشاندەران بە چەکەوە هێرشیان کردیە یعنی ئەزمونێکتان پیشاندا من لەو نوقتەیە دەڵێم کاک ڕەهبەر ئەزمونە کە کاکە ئەگەر نەڵێن لە بەئس خراپتر بوون وەکو بەئس بە گولە وەڵامی خەڵک درایتەوە بۆ مەڵبەندتان چۆل نەدەکرد
وەک هەموو شوێنەکانی تر بستێنرابایە باشتر نەبوو لەوەی خوێنی مامۆستا شەی تێ من بڕۆی هەموو کورسی و قەنەفە بە قوربانی تنۆکە خوێنێکی ئەخر ئەوە قسەیە قسە مامۆستا کاک ڕاهبەر ئەتوو مەسوول مەلبەندی خالدجان ئەمە دەڵێم ئەمرمان نەکرد و بڕیارمان نەبووە بڕیاریش بەدەست نییە من بڵێم تەقە بکەن تەقە مەکەن بەس تکام کردووە بەس تکام کردو بەڵگەر بۆ دەینم کە ئەمە تکام کردووە کە کەس تەقەی نەکا ئەتا برادەرێکم هەیە ئەو لە ئاسایی سەد شاید بدەینم کە ئەوەیان سووتان قایم کاکە کەس دەچی لە ڕێپۆی مقاومە نەکە هەمووی کوڕی خۆمانن کچی خۆمانن خەڵکی خۆمانن ئێ بۆتان لە مەلبەندیش نەدەکرد بەجیتان بێش باشتر نەبوو لەوەی خوێن و مامۆستا هەیە من و ئەوە هەموو خەڵکەش بریندار بوو ئەو مێژوەش تۆمار کرا بۆ خۆ دەزانیەوە بۆ مێژوەشی ناشرین بەڕاستی ئێم وەکو خەڵکێکی ئێمە زیاتر دڵگران بووین زیاتر نیگەران بووین کە یەک دڵە بە خوێندە بەس ڕوویدا کاک ڕابەر ڕوویدا ئەنچمان بکرد بە تەقەتان نەکرد بەوەچی ناڵێ لە قایم قامێت تەقەمان نەکرد ئەی مەلبەندت بۆ چۆل نەدەکرد ئەو مێژوو جوانە تۆمار بکرد بایە لە بڕی ئەوەی گول لە بۆ ئاوێشترا بایە کاکیەوە کە مامۆستا هێرش خۆ بە گولەی مەڵبەند شەهید نەکراوە لە بەردەمی مەڵبەند شەهید نەکراوە لە لای لە جادەی ڕەزانی جادەی چۆری پێدەڕن لە جادەی عاشقانی پێدەرن چەندی نایی تێدا هەدەوێ شەهید کراوە لە بەردەمی مەڵبەند نەبووە ئەی بۆ تۆمەت ئاراست یعنی تیرەکە ئاراستەی ئێوە دەکرێت ئەی مەسئولە بوختانێکی پێ دەکرێت خۆرە تو مەسئول نیت هەموو مەسئولە گەندەڵە هەموو مەسئولە خەتابارە هەموو مەسئولە قازاقچی هەیە هەزار چ دەکەی یعنی خۆ بوختانە تاوانە کردنە پاڵی چ دەکەی ناچاری ڕوونی کێوە بەس کاک ڕابەر هەست پێ ناکەی من هەر ئەوەندەی قسەی کۆتاییم تۆ 7 ساڵە تۆمەتە لەسەر بووە کەسێکی دنیادیدەی شارەزای قانونی یعنی تۆمەتەشیوە بۆ زووتر نەچووی ئەوە بەرپرسیارەتی تاریخیە و تۆمەتەکی گەورەیەوە لە مێژووی کورد بۆ نەچووی ئاگاداری مەکتەب سیاسی مەکتەب ڕێخستن کردەوە هەموو دەمێ من ئامادە ئەو ئەوراقە لە مەحکەمەش ماوە بەس حزبەکەت یعنی تۆمەتەکە ئێستا تووشی حزبەکەت کرد کە حزبەکەت نویستیە یاسا جێبەجێ بکرێت ئەمەن ئەو کاتی سەر بە مەڵبەند سەر بە مەکتەب ڕێخستن بە سەر بە مەکتەب سیاسی بچوین پێمان گوتن ئەو هەموو شاهد و ئیسپاتم هەیە نووسینیشم هەیە بەڵکە لەسەری من هەموو دەمێ ئامادە بووین کە بینە دادگا و ئەو خۆشم گوتم دەچمە دادگا چم لێ دەکەن ئامادەم ئەگەر لەسەرما با ماڵەکە بۆیە ئەو زۆری خەیان وەکو معقول نییە من چەند ساڵە ئەو بۆ ئەو ساغ نەبێت و ئامادەشم ئەگە بەڵگەشیان هەیە ئەگەر دەزانم ئێستا شوێن دێ بخۆن بن ئەو تا دەستی تێدا هەیە ئامادەم بیم بەردەمیان با بکوشت ئەنا بە خۆت دەزانی مامۆستا کاک ڕابەر ئەوە پێویست بە سوێن نییە ئەوە قانونە بەڵێ ماڵێکی محتەرەم ڕێک و پێ بۆ ناسیاوەتیشمان هەیە ئێمە کاکە خەڵکی ناسیاوەتیشمان هەیە چوومە تازیشان چوومە هاتوونە تازیشمان مەرحەباشمان هەیە لە کەسوکاریش خۆ کەسوکاریشی ئەو ڕاستی دەزانن کاکات نەخۆمەم خەڵکیەک مشکلەی من ملانەی ئێستا کاک ڕابەر بۆ ئێمەش هەتا ڕەخنە لە هەر بەرپرسێک دەگری بەنەوەیەک خزم برادەر چاو نازەرس یۆک سەردەمی بەعز نییە خەڵکی شتکری دوێ بەڵام ناخۆش منە بۆ قورئان دەست بەردەمیان ئەوەندە وجدانم ناسوودەیە وەڵال شتکراوە لەوەی ناخۆشتر هەیە بەس کاک ڕابەر پێشمەرگایەتی کە بسەرتی بیم بۆی تۆمەتباریان دەکردیان گوتی ناچی تەقە لە جاشەکانی کوێی وەڵقی واقعی ئێستا چۆن لە ئازادیم لەو ببوو ببێ ئەم خۆم بێچەک بم و لە دوای ئەوە شەورەوەتی لەوە تو 2000 شە من هەرچەکەڵ ناگرم لە بازاری دەسوڕم بێچەک بەس کاک ڕابەر ئەنگۆ نەتانتوانی وێنەیەک پیشان بدەن کە دادگاکانی سلێمانی دوو بەرپرسی خۆتان دەگری تەجربەی مەحموود سەنگاوی هەبوو ئەوی زۆر کۆمیدی بوو یعنی بەناو گوایە دوو مانگێک ژیرە بەناو بۆس های لایف دەژیا لەوێندەر یعنی نەتانتوانی ئەو کوێچێتی نمونەیەکی جیاتر لە پارتی لەو هەموو ئڕهاب و تیرۆر و تەقەکردن لە خەڵک لە چاو پارتی پیشان نەمڵێن ئەوە ئەمەینە یعنی ئەمە چم کرد باوێنێکی چۆن جان پێشان ئەمە قەرەتو نییە دوو نازانم من هەر پێ دەڵێمە تو دەرەی
چۆن بۆ ئەگەر لە کەس و کاری پرسن ئەگەر بەڵگیان هەیە من لەو ئەوەی دەستم تێدا دڵم هاتووە ینی کوڕە گەنجێکی وا نازدار شەید کەم چیان ئەوە دەکرێت ئامادەم بێم بەردەبیان کاک ڕابەر هەرەتونی مامۆستا مەلا جەمال ئیمام خەتیبی مزگەوتی گەورەی کوێیە ماوە و لە ئەوەیە و نردوومە گوتم بەش کاتنە دەکەن بەس ئەگەر دەزان ئەمنم فەرموو وەرە بپوشن کاک ڕابەر ئەمە لێرە قسە لەسەر ئەوە ناکەم هەر لەو کەیسی مامۆستا شەید مامۆستا هەیمین لە هەموو کەیسەکان نەتانتوانی یەک مەسئولی خۆتان بگرن سزای بدەن هەرچی کرا لە گەندەڵی لە تیرۆری سیاسی ئەو هەموو تیرۆران لای ئێوە شەندێک تیرۆر ڕوویدا لە تەقەکردن لە خەڵک یەکێتی نەیتوانی نموزەشی جیا لە پارتی پیشان بدە یعنی نقطەکە هەر ئەتونی نقطەکە هەر کەیسی کۆیە تەق ئەوەیە نییە باشە کاک ڕابەر سوپاس بە وەڵامەکەی چاوی سەر چاپ حاضر هەر پرسیارێکت هەبی بەڵێ زۆر سوپاس بۆ وەڵام خۆش تەلەفۆنت کرد بۆ ئەوەی هەر ڕاستیەکان بزاندرێ و ینی ئەوە بکرێتەوە وەڵای زەمان ئیشمان ئەوەیە کاک ڕابەر هەوڵ بدەین ئەردوو دەنگەکان مەسەلەن بەڕاستی کاکە من ئەوەشم بەڕاستی ئەوەندەی من لە داخەوە متەئەسیرم کوڕە گەنجێکی بەڕاستی ئەمی درود و سەڵاو دەنێرم بۆ گۆڕی پاچ شەید مامۆستا هێش باشە کاک ڕابەر سوپاس بۆ وەڵامەکان سەرچاو